بەنسبەت هەم هەڵبژاردنەوە کە بەرەو ڕووی دەچین شتێکی گرنگە، گرنگترە لە هەڵبژاردنەکانی دی لە چەند ڕوێکەوە. یەکەم لەم ڕۆوە کە خۆتان دەزان مەعویدە و هەڵبژاردنە دواخراوە و لە کاتێکدا دەکرێت پەرلەمان هەڵوەشێنراوەتەوە و لە کاتێکدا دەکرێت ئەم هەرێمەی ئێمە کۆمەڵێک گۆڕانکاری بەسەردا هاتوو، سزانراوە، نەوتی لێ ڕاگیراوە و کۆمەڵە گۆڕانکاری لە هەرێمدا بوون بەسەر حکمڕانانی هەرێمدا. بایکۆتکردن، ئەوانەی کە بایکۆت دەکەن واتە ئیمتیناع دەکەن لەوەی دەنگ بدەن، ڕەئی بدەن، لە ڕاستیدا ئەوە ئاو بە ئاشی ئەم واقیعە فاسیدەدا دەکەن، واتە ئەم واقیعە فاسیدە دەهێڵنەوە. بۆچی؟ لە هەڵبژاردنەکان دەکتوانە تا ئێستا لە نێوانی 160 تا 70 175 هێندێک دەیانگەێنە 180 بایکۆتیان کردووە، یعنی لە 100 کەس 80 کەس 70 کەس نهاتووە دەنگی نەداوە. ئەو دەنگ نەدانە بە قازانجی چێتەوە بووە؟ بە قازانجی ئەو واقیعە فاسیدەی کە لە هەموو ڕوێک و فاسید و تێکسوویە بە قازانجی وتەوە بوو. باشە تۆ ڕەخنەت هەیە لەم شێوەی ئیدارەدانی وڵاتە بەڵێ، ئەی بۆ نایە پشتی ئەو کەسانە بگری کە ڕەخنەیان هەیە و بەکردەوەش ڕەخنەیان هەیە و بازیشیان داول لە مەیدانیشدا، بۆ نایە پشتیوان بگری. هەندێک خەڵک مزایدەی کوردایەتی و هەرێم و ئەمە دەوڵەتمان هەبێ ئەوە بەسەر ئێمەوە دەکات. هیچ کەس ناتوانێت مزایدانە بەسەر ئێمەوە بکات، مەخەباتی شاخمان هەیە و ئێمە حەد لەو کاتەوە کە خوای پەروەردگار عەقڵ و هۆشی کردوینەوە گوتومانە وەکو چۆن تورک دەوڵەتی هەیە و پارس و عەرەب و شوێ و چی، کوردیش حەقی خۆیەتی زۆر بەڕوون و ڕاشکاوی گوتومانە. نەک لێرە لە نێو عەرەبان بە عەرەبی ئەو کتێبانەی ئێمە بە هەموو زمانەکان بە ئینگلیزی بە عەرەبی بە تورکی بە فارسی تەرجەمە کراون و هەن و بێ منەتیشی گوتوشمان ئەوەی کە لە شەڕفرۆشتن نەبێ و لە جێسەڵ تێکردن نەبێ و لە ناو ناتۆرە بەدواخستن نەبێ دەزانێ ئێمە چین و چین چۆنی خۆمان لە هەموو کەس بە دڵسۆزی دەزانین. دەبێت چاوی ئەوەمان لە خۆمان بێ ببینە بەدیل و ئەڵتەرناتیڤ بۆ ئەو شێوە ئیدارەدانی ئەم وڵاتە، بەبێ شەرویش دەیڵێین، بەبێ پەروایی دەیڵێین. ئێمە پێمان حەیفە ئەم میلەتە موسڵمانە چیدی قیادەی دوو حیزب بەڕێوەی بەرن کە نوێژ نەکەرن، نوێژ نەکەرن، هەر بەلای کەمەوە نوێژ نەکەرن. حەیفە میلەتێکی موسڵمان گڕۆ میلەتە دەبوار بۆ خۆی بیر کاتەوە بیر. ئەمەنەوە 32 ساڵە بە دوای قیادەی دوو حیزبەوەم کە نوێژ نەکەرن، شتی دیکە ناڵێ.